لەوانەی فیزیا و کوردیا دەرنەچووم بەڵام دواتر بەرزترین نمرمتیان ناهێنا ئەمەش چیرۆکی ئەزیزیەکە من سەرەتا قوتابێکی زۆر زیرەک بووم ئەلحەمدولیلا هەموو کات نمرەی بەرزمەهێنا بۆیە چوومە پۆلینۆ ئەو ساڵش زۆر زیرەک بووم بەڵام زۆر ڕقم لەوانەی کوردی بوو زۆر کات هاتو ڕۆشت تاقیکردنەوەی 20ەکەم کرد لە ژیانما یەکەم جارم بوو بکەوم کە زۆر کەمم هێنا ئەوش 7 بوو زۆر بەتاقەت بووم بە جۆرێک کە هەموو ڕۆژ بە مامۆستاکەمانەوت کە تاقیکردنەوەکە دووبارە بکاتەوە بەڵام ئەو ڕازی نەبوو بۆیە کات هاتو ڕۆشت کاتی تاقیکردنەوەی 60ەکە هات بۆ تاقیکردنەوەی کوردی زۆرە ترسام کە وەک جارێکی تر خراپ بم هەرچەنە زۆر جوانیش خوێندە بووم بۆ 60ەکە ئەلحەمدولیلا لە 60ەکە 50 هێنا ئەوش بەهۆی داڕشنەکە و نمرێکم لێشکا وەرزی دووهەمیش 19 لە 20 هێنا بەرزترین نمرە بوو لە پۆلەکە بۆیە ئێستا خۆشترین وانە لام کوردیە بۆیە دڵنیا بن کە لەوانەیەک خراپ بن خۆتان عقدەتان هەیە لێ و ئێماتان کردووە گەروەک ئەو وانەیە مامەڵی لەگەڵا بکەن کە خۆشتانەوێ زۆر باشە بن و نمری بەرز بەدەسێنن بە هەمان شێوە پۆلیدا ناخۆشترین وانە بەلامە و فیزیا بوو حەزمەکە بمرم بەڵام فیزیامان نەبێت لە 20ەکە زۆر خراپ بووم ئەمە دووهەم جارم بوو هەموو تەمەن ما بکەوم کە 9 لە 20 هێنا تا ئەو ساڵم تەواو کرد زۆر خراپ بووم بە جۆرێ ڕقم ئەوە لە مامۆستاکان بوو بمرم بەس نەیبینم بەڵام پۆلی 11 مامۆستایەکی تر پێمانیەوت زۆر حەزم لە فیزیا بوو بۆیە 19 لە 20 هێنا وی باقە دوانێک نەکەم بە قودە لە خۆیان و بیکەم بە دژبنی خۆیان چونکە ئەوە تەنیا بیرکردنەوەیکی هەڵەیە بڕوا بکەن گەر هەوڵ بی مامۆستا وانەکە زۆر خۆش بووە تەنانەت لەوانەیەش باشترە بی کە حەزی لێیە بەڵام تەنها خۆتان ئاستان بە مەشتان ناوە کە تۆ ناتوانێ لەوانەیە سەر بکەوی هیچ شتێک مەحاڵ نییە بۆ مرۆڤ خۆی مەحاڵی دروست کردووە بۆیە هەموو شتێ بە هەوڵدان بەدەسێت قەت بێ ئومێد مەبن و وانەیەک مەکەن بە دژمنی خۆتان و ئیتروازی لێبێنن ئێوەش کێشتان لەوانەی کوردیا هەیە یانیش لە فیزیایە ئەتوانن ئێوەش چیرۆک و ئامۆژگارەکانتان بنێرن بۆ پیجی مۆم